بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ ئێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. مەترسیەکانی سەر قەزای دوورسخورمات و تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. دوای نەمانی مەترسیەکانی داعش لە ناوچە ناکۆکی لەسەرەکان لە ئێستادا چەندان مەترسی تر ڕوویان لەو شار و ناوچانە کردووە و مەسەلەی کوردیان خستۆتە ژێر مەترسیەوە. لە بەرامبەر کورد و هێزی کوردیدا چەندان هێزی تری نامۆی هاوردە ڕاستبوونەتەوە و لە ئەنجامی ئەمەشدا شەڕ و پشێوی و دووبەرەکی زیاتر ڕوو لەم ناوچانە دەکات. قەزای دوورسخورمات یەکێکە لەو شوێنانەی کە لە ئێستادا هەست بە بوونی ناکۆکیەکی زۆر دەکرێت و چەندان هێزی جیاوازی تێدایە و بوونی ئەم هێزانش تا ڕادەیەک مەترسی و پشێوی بۆ هاوڵاتیان و جەماوەری ئەو ناوچەیە هێناوە. بە هەوڵ و کۆشی کۆمەڵەیە کەسایەتی کۆمەڵایەتی و ئاینی ئەو ناوچەیە هەوڵ درراوە لێک تێگەیشتنێک دروست بکرێت بۆ ڕێگەگرتن لە شەڕ و پژێوی لەو شارانەدا و چەندان جار سەردانی شارەکانی کەربەلا و نەجەفیان کردووە و چاویان بە مەرجەعی باڵای شیعەکانی ئەو شارانە کەوتووە و مەترسیەکانیان خستۆتە بەردەستیان. لەم بەرنامەیەدا باسی ڕەوشی ئەو شارانە و ڕەوشی کورد لەو شارانە دەکەین و بزانین ئەو مەترسیانەی ڕوبەڕووی کورد و ئەو شارە دەبنەوە کامانن. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هاوار داودی زانای ئاینی و کەسایەتی قەزای دووزمان کردووە و پاش ناوبڕێک دێینەوە لاتان بۆ قسەکردن لەسەر ئەم باسە. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا هاوار عەباس داودی زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس و خواز. سپاس بۆ بەڕێزیشتان کە ئەرکتان کێشاوە منتان بانگێش کردووە خوای گەورە سەربەزی دنیا و قیامەتتان. مامۆستا یان سەرەتا پێم خۆشە لە ڕەوشی قەزای دوورسخورماتەوە بچینە نێو باسەکەمان بزانین ڕەوش و ئاسایش و وەکوڵێ بارودۆخی نێو شاری دوورسخورمات و چۆن چۆنیەوە لە ئێستادا لە چه بارودۆخێکدایە. بەڵێ سەرەتا بە ناوی خوا و سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەوی صلی الله علیه و آله وسلم. پاشان قەزای دوورسخورمات یەکێکە لەو شارانەی کە جێناکۆکە واتە ئەکەوێتە چوارچێوەی ماددەی ١٤٠ەوە کە بەداخەوە ئەو ماددەیە پشتگوێ خراوە. قەزای دوورسخورمات سەرەتا لە کۆنا سەر بە پارێزگای کەرکووک بووە. ڕژێمی پێشووی بەعەس ئەم شارەی گرێدا بە تکریتەوە بە مەرامێکی سیاسی و بۆ دژایەتیکردنی میلەتی کورد و تاکو ئێستاش بەداخەوە ناحەزانی کورد لەسەر هەمان بەرنامە و بڕیاری حیزبی بەعەس ئەڕۆن. حیزبی بەعەس شارەکەی دا بە تکریت ئێستاش درێژە پێدەری ئەو سیاسەتە هەیە، هەر هەمان بۆ چوون هەیە لەسەر ئەوەی کە ئەو شارە خۆی بەو شێوە بمێنێتەوە. بەڵام کورد سەرکردایەتی سیاسی کورد دیارە ئیهمالیەکی پێوە دیارە تاکو ئێستا سەبارەت بەو قەزایە. دوای 2003 و نەمانی ڕژێمی بەعەس شاری دوورسخورمات دەرگایەکی نوێی بۆ کرایەوە و هەلێکی زۆر ڕەخسا بۆ میلەتی کورد کە بتوانێ شارەکە بە ئاراستەیەکا ببا کە جێ ڕەزامەندی میلەتی کورد بێ. بەڵام نەتوانرا تاکو ئێستا هەوڵێکی جددی بۆ ئەو شارە بدرێ و ماددەی ١٤۰ جێبەجێ بکرێ و بتوانرێ قەزاکە کۆنتترۆلی ژێر دەسەڵاتی سیاسی کورد بکرێ. لە دوای 2003 شاری دوورسخورمات کەوتە بەر هەڕەشەی قاعیدە و هاوبیرانی و پاشان بە دەرەجەی یەک لە قەزاکەدا کورد ئەبووە ئامانجی کارە تیرۆریستیەکان. یەکەم جار کە خەڵکی قەزا ئەبووە قوربانی کورد ئەبووە قوربانی دەستی کارە تیرۆریستیەکان. دوای ئەوەش داعش بە هەمان شێوە یەکەم جار کوردی کردە ئامانج. بەڵام لەم دواییە ساڵێ دوان پێش هاتنی داعش و داگیرکردنی ناوچەکە لەلایەن داعشەوە تورکمانی منطقەکە ناوچەکە کەوتنە بەر هەڕەشەیەکی توندی
گروپە تیرۆریستیەکان بە تایبەت قاعیدە و داعش ئێمە وەکو کورد ئەوانە ئینکار ناکەین و قوربانێکی زۆریاندا لەگەڵ ئەوەشدا هێشتا بە بەراورد بە قوربانیەکانی کورد زۆرترن ئەو هەڕەشانەی کە لەسەر کورد بۆ زۆرتر بوونە و ئەو بۆچی مامۆستا ئەو هەڕەشانەی کە لەو شارە ڕوبەڕووی کورد دەبنەوە لە هی پێگاتەکانی تر زۆرترە بە قسەی جەنابەت بەڵێ درێژە پێدەری سیاسەتی بەعس لە ناوچەکە هەر بەردەوامە لە ڕابردووە بەعس سیاسەتی قڕکردنی کورد و تەرحیلکردن و بە عەرەبکردن و تەبعیدکردن و ئەوانەیە هەمان سیاسەت و بۆچوون لەو عەقڵیەتە لە ناوچەکە دژمنەکانی کورد هەر هەمان دژمن بەڵام بە ناو ئاڵای جیاوازەوە هەمان مەرامیانەیە و هەمان کار و ئامانجیان هەیە بەڵام لە بەرگی ترا لە ناوی ترا بە شێوەی تر کورد چۆن بتوانێت خۆی لە بەردەم ئەم شاڵاوە لە بەردەم ئەم قڕکردن و بە عەرەبکردن و وەکۆڵێ بە بەعسکردنەی جارانە خۆی بپارێزێ ینی خۆی لە بەردەم ئەم لافاوە بپارێزێ و کەسایەتی و بوون و وەکۆڵێ نەتەوەی خۆی بپارێزێ کورد بەداخەوە ئێستا مەشغوڵە بەخۆیەوە لە ناو خۆیان مەشغوڵە مەشغوڵبوونی بەخۆی و کێشە ناوخۆیەکانەوە وای کردووە کە زۆر مەسەلەی گەورەتر لە یاد بکا و لەبیر بکە یەکێ لەو مەسەلانە ناوچە جێ ناکۆکەکانە کە ئەوان لەم دوایە وترا کە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆیە میلەتی کورد و بە تایبەت سەرکردایەتی سیاسی کورد لەم دوایە ساردبوونێکی زۆری پێوە دیارە ئیهمالێکی زۆری پێوە دیارە سەبارەت بەو ناوچانە و هەر ئەنجامی ئەو ساردبوون و ئیهمالیە وای کرد کە ئەمڕۆ دەسەڵاتی تر لە مەنتەقەکە سیاسەت و فکرە و بۆچوونی تر لە مەنتەقەکە دەسەڵات بگرێتە دەست و بتوانێت سیاسەتی خۆی بسەپێنێ بەسەر وەکۆڵێ غیابی کورد و سەرکردایەتی کردەوەی کردووە کە غیابی کورد و سەرکردایەتی سیاسی کورد و هەوڵ نەدان و تەداخل نەکردن هۆکاری چییە سەرکردایەتی سیاسی کورد ئیهمالە کەم تەرخەمە وەکو جەناب دەفەرمی لەو شارە کە وەکوڵێ لە ئاست ئەوانیە کە لە ئاست تمۆح و بەرژەوەندی خەڵکی ناوچەکە بێ سیاسەتەکان لە ناو کوردیشا دابەش بوون هەر کەسە و بە ڕوانگەیەک ئەڕوانێتە منتەقەکە و ناوچەکە بە پێی بەرژەوەندی خۆیان بیرەکەنەوە تاکو ئێستا بەرژەوەندێکی عام و گشتی سەرکردایەتی سیاسی کۆ نەکردوێتەوە لە منتەقە جێناکۆکانە و وەکو باسم کرد مەشغوڵ بوون بە کێشە ناوخۆیەکانەوە و یەک پرۆژەیی نەبوونی یەک پرۆژەیی بۆ ئەو ناوچانە وای کردووە کە ناوچەکە بەرەو مەترسیەکی زۆر خراپ بڕاو و چەندین جار ئێمە لە قەزای دووس خورمات و چ لایەنە سیاسیەکان کە جێی خۆیەتی دەستخۆشییان لێ بکرێ لایەنە سیاسیەکانی دووز لایەنە کوردیەکان هەوڵی زۆریان داوە و کەسایەتیە دینیەکان کەسایەتیە کۆمەڵایەتیەکان هەوڵی زۆریان داوە هۆشداریان داوە سەردانی سەرەوەیان کردووە داوایان کردووە کە بە زووترین کات هەوڵ بۆ شارەکە بدرێ و شارەکە پشتگوێ نەخرێ بەڵام جواب و وەڵامێک نییە ئەوەش جێی نیگەرانی هەموو دانیشتوانی قەزاکەی بە تایبەت کورد مامۆستا ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی شارەکە و خەڵکی شارەکە دەبنەوە ئێوە وەکۆڵێ لایەنە پەیوەندیدارەکان مەرجعی باڵای شیعەکانتان لێ ئاگادار کردوونەتەوە بۆ ئەوەی چارەسەریان بکەین ئەو مەترسیانە کامانن ئەوەی کە ئێستا بۆ من لە دووس خورماتوێ ئاگوزارێ بەڵێ بەداخەوە لە دوای ئەوەی کە ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش ڕزگار کران بە یەکەم جا بە هەوڵی پێشمەرگە چونکە ئەوە خۆی بۆ خۆی دژمنانی ئێمە ئەو هەڵە گەورەیان هەیە چاکەی ئێمە لە بیر ئەکەن چاکەی ئێمە لە بیرەکەن یەکەم هێزێک کە پارێزگاری لە قەزای دووس خورمات و ناوچەکانی دەوروبەری کردبێ هێزی پێشمەرگە بووە و ئەگەر هێزی پێشمەرگە نەبووایە پێکاتەی تورکمانی ئەکەوتە بەر قڕکردن و مەترسیەکی یەکجا گەورە و مەترسیدار بەڵام هێزی پێشمەرگە لە ناوچەکە وەکو قەڵغانێک ئەو مەترسیانەی ڕوانەوە و پاش ئەوە بە پێی زەرورەتێکی واقعی یاخود بە پێی ڕێکەوتنێک حەشدی شعبیش هاتە ناوچەکە بە بیانووی ڕزگارکردنی ناحیەی ئامریلی کە ئێستا کراوە بە قەزا ئامرلی محاسرە کرابوو لەلایەن داعشەوە و پێکاتەی ئامرلی ناو قەزاکە زۆرینەیان
شیعە مەزهەبن بۆیە بە بیانووی ڕزگارکردنی ئەو ناحیەیە حەشدی شەعبی بەڕێکەوتن لەگەڵ پێشمەرگە هاتن بۆ ئازارکردنی ئەو ناحیەیە. دوای ئەوە کە وردە وردە بە هاوکاری پێشمەرگە و بە هاوکاری حەشدی شەعبی ناوچەکە لەژێر دەسەڵاتی داعش ڕزگار کرا و مەترسیەکانی داعش لە ناوچەکە ڕوانەوە، حەشدی شەعبی بووە مەترسیەک بەسەر کوردەوە لە ناوچەکە و ئەو مەترسیەش ڕنگدانەوەی خۆی پیشاندا بەداخەوە کە ئەبوایە لە جیاتی ئەو چاکە نواندنەی هێزی پێشمەرگە و میلەتی کورد و گەنجە خۆبەخشەکانی کورد کە بەرگیریان ئەکرد لە قەزای دووسخورماتوو کە هەر کاتێ داعش هێڕشێکی بکردایە بە سەدان گەنجی خوێنگەرمی کورد ئەچوونە بەرەکانی جەنگ و پارێزگاریان لە قەزای دووسخورماتوو ئەکرد و حتا هاوڵاتیانی تورکمانی هاتنە ناوچە کوردیەکان و لە خۆیان حەشار ئەدا بۆ ئەوەی لە مەترسیەکانی داعش و دەسەڵاتی داعش ڕزگاریان ببێ. حەشدی شەعبی و هێزی تورکمانی بە تایبەت و پێکاتەی تورکمانی ئەو هەموو چاکەی پشتگوێ خست ئالۆزەیەکی دروست کرد لە قەزاکە لە 2015 مانگی 11 2015 ئەو ئالۆزیە بەداخەوە بوو بەهۆی شەهیدبوونی چەندین کەس لە هەردوو لا بە تایبەت گەورەترین زەرەر و زیان لەو شەڕا ڕوویدا بێ شەهیدکردنی دکتۆر عەبدولخالق بوو کە جێی نیگەرانی هەموو لایەکە چەندان ساڵان زیاتر لە 30 ساڵە ئەو دکتۆرە بەڕێزە کە لە نەتەوەی کووردە خزمەت بە پێکاتەکانی قەزاکە ئەکا لەوانەیە زیاتر خزمەتی بە پێکاتەی تورکمانی کردبێ لەوەی کە خزمەتی بە کورد کردبێ، بەڵام ئەوان گوێیان بەوە نەدا و دەستیان چوو بە خوێنی ئەو دکتۆرە و بە شێوەیەکی ناشرین شەهیدیان کرد. هەموو ئەو شەڕانە و سوتاننی کۆمەڵێک لە ماڵ و دوکان و ئاوارەک بوونی چەندان خێزان لە هەردوو لاو و پاشان لە مانگی چواری ڕابردووی ساڵی ڕابردوو 2016 دووهەم شەڕ ڕوویدا، ئەوش بە هەمان شێوە چەند ڕۆژێکی خایان بە هەردوو شەڕەکە 7 کەس نزیکەی 7 کەس قوربانی هەیە لەلایەنی کوردی و لایەنی تورکمانی. هۆکاری چیە مامۆستایانی بۆ نمونە جەنابەت ئاماژە بەوەکەی کە کورد هەمیشە کەواسووری بەرلەشکر بوو بۆ پاراستنی خۆی و ئەو ناوچەیە و هەتا بۆ پێگاتەکانی تری شارەکەش، بەڵام بە قسەی جەنابەت بێ هەستەکرێ ئێستا بۆ هێزی کوردی یا پێگاتەی کوردی لەو شارە نامۆ بووەتەوە، هۆکاری چییە؟ هۆکارەکەی وەکو پێم بۆ جەنابتان ئاماژەم دا غیابی دەسەڵاتی کوردی لە ناوچەکە، تەبەن ئەگەر دەسەڵاتی کوردی غیابی هەبێ نەبوون بێ ینی بوونی نەبێ لە ناوچەکە دەسەڵاتی تر دێ هێزی تر دێ جێگەی ئەگرێتەوە و ئیستیغلالی ئەکا و ئەو هەلانە ئەقۆزێتەوە. بۆیە لە دوایی نەمانی داعش چەندان هێز لە ژێر حەشدی شەعبیە کۆبوونەوە وەکو سەرایە سەلام و خۆراسانی و هێزی بەدر و عەسائب ئەهل الحەق و کەتایب حیزب الله و چەندانی تر ئەمانە کۆبوونەوە ئەم هەموو هێزە لە ناو شارە هەرچەند مەقەڕی فەوجیان نییە لە ناو شارە، بەڵام دابش بوون بەسەر هەندێک لە بارەگا حتا ماڵی کوردیان داگیر کردووە کردویانەتە بارەگا لە ناو قەزاکە لە داخلی قەزاکە ماڵی کورد خاوەنەکەی بۆی نییە دەنگ بکات و داوای مافی خۆی بکاو ماڵەکەی کراوە بە سەنگەر لەلایەن حەشدی شەعبیەوە بە تایبەت حەشدی تورکمانی. ینی حەشدی شەعبی هەموو پێگاتەی لەژێر ئاڵاکەیە هەیە ئەوانەی کە جەنابەت ئاماژەت پێدان ناودێنان. بەڵێ بەڵێ هەموو ئەو پێکاتانە لەژێر حەشدی شەعبیە کۆ ئەبنەوە بە دەرەجەیەک ئێمە وەکو حەشدی شەعبی ڕەنگە کێشەمان نەبێ لەگەڵ لایەنە عەرەبیەکەیە، بەڵام کێشەی سەرەکی ئێمە لە قەزاکە کێشەیە لەگەڵ حەشدی تورکمانی ینی ئەو هاوڵاتیە تورکمانیانەی کە لە ژێر حەشدی شەعبیە کۆبوونەتەوە و چەکدار کراون و تونند و تۆڵ کراون و تەنانەت زۆربەی گەنجانی تورکمان لە شارەکە چەکدار کراون و زەمینیان بۆ ساز دراوە بۆ خۆش کراوە و لە هەر کاتێکا کە ڕووداوێکی نەخوازراو بێ ئەبێتە مای تەقانەوەی ئەو کێشەیە و گەورەبوونی ئەو کێشەیە کۆنتڕۆڵکردنی زۆر ئەستەم ئەبێت. بۆیە هۆکارەکەی ئەوەیە لە دوای داعش نەمانی داعش چەندین هێز و دەسەڵاتی سەر بە حەشدی شەعبی هاتن بوونی خۆیان سەلمان و
بە حسابی ئەوان بێ قەزاکە بە ئاراسەیەکا ببرێکە جێی ئەوە بێ کە لایەنی تورکمانی داوایەکە کە ئەبێ پاش ئەوەی کە ئامرلی کرا بە قەزا دووس خورماتش بکرێ بە پارێزگا و بکرێ بە هەرێمێکی تورکمانی ینی ئەو توموحانە وا ئەکات کە وردە وردە لایەنی کوردی لە شارەکە بەرەو لاوەزبوون بڕوە و سەرکردایەتی کوردیش ئەم فەراغا و ئەم غیابەیە وای کردووە کە ئەوان ئەو هەلە بقۆزنەوە و ناوچەکە کۆنتترۆلی ژێر دەسەڵاتی خۆیان بکەن. بەڵێ مامەسا پێشتر ئاماژت بەوە کرد کە لە شەڕی نێوان تورکمان و کوردەکانان نزیکەی 7 قوربانی هەبووە. هۆکاری ئەم ناکۆکی و پەرتەوازەیی ئەوە باسمان لە هۆکاری نامەبوونەوە و غەریبکەوتنی کورد کرد لەو ناوچەیە کە جەنابەت ئاماژت بەوە کرد کە وەکۆڵێک سەرکردایەتی سیاسی کورد کەم تەرخەم و ئێهمالە. بەڵام هۆکاری پەرتەوازەیی خەڵکێکی وەکۆڵێ بێچەک چییە لە شارێکە کە ناتوانن پێکەوە بژین و پێکەوە هەڵبکەن. پەرتەوازەیی پێکاتەکانی کورد بەبەستەوەیە؟ بڵێ ینی بۆچی شەڕ لە نێوان خەڵکێکا ڕوو ئەدا بوونە کە هەردووکیان پێگاتەی شارێکن دانیشتوی شارێکن کە بە قسەی جەنابەت لەبووە 7 کەس ببێتە قوربانی لە شەڕێکی بچووکی دەستەویەخەدا. دیارە سیاسەتێکی دەرەکی تەمویلی ئەم بابەتە ئەکات. دەنا پێشتر کورد و تورکمان دوو پێکاتن لە قەزاکە زۆر بە ئاشتیانە ژیاون بە یەکەوە هیچ کێشەیەکیان نەبووە بەڵام ئەم ڕووداوانەی دواییە و هاتنی داعش و غیابی دەسەڵاتی کوردی و خۆنە سەلماندنی دەسەڵاتی کوردی لە ناوچەکە وای کردووە کە پەرتەوازەیەک ڕوو بدات و فرەلایەنی دروست بێ لەلایەن هەتا تورکمانەکان زۆر لایەنن ینی بۆ چوونیان جیاوازە. تو ئەگەر بتەوێ ئێستا ئێمە چەندین مانگە لە هەوڵاین بۆ ئەوەی هەردوو لایەنی کوردی و لایەنی تورکمانی دا بنیشن گفتوگۆیەک و دانوستانێکی نیشتیمانیانە ئەنجام بدەن تاکو ئێستا نەهاتوون ینی تاکو ئێستا دانەنشتون ئەگەرشی لە مەولادا بنیشن تاکو ئێستا ینی بە ئەستەم دائنیشن بۆ لەبەر ئەوە فرەلایەنن فرە بۆچوونن لە ناو خۆیانیشا پەرتەوازەن هەر لایەنێ هەر جیهەتێ بۆ دەوڵەتێ بۆ لایەنێ بۆ قیادەیەک کار ئەکاو لە ژێر ئەمر و فەرمانی سەرکردەیەکە یان لایەنێکە یان گروپێکە کارەکانی خۆیەکە بۆیە چارەسەرکردنی کێشەکانی قەزای خورمات و ئەگەریش بکرێ زۆر بە زەحمەتی ئەکرێ لەبەر فرەلایەنی و پەرتەوازەیی پێکاتەی تورکمانی لە بەرامبەریشدا پێکاتەی کورد لە ناوچەکە ئەو خۆشحاڵ ینی جێی خۆشحاڵیە و جێی دەستخۆشیە کە یەکریزیەکیان پێوە دیارە و ئێمە هەرکە وەفدەکەی ئەوان پاش ئەوەی ئێمە لە مانگی دووە لە مانگی دووی ڕابردووە سەردانێکی کەربەلا و نەجەفمان کرد و ئەم بۆچوونەش سەرەتا وەکو لە لایەنێکی عەشایری بوو. زۆر باش ماسە دوایی دێنە سەرەوەی کە ئێوە سەردانی بۆ نەجەف و کەربەلاتان کردو بزانین ئەو مەترسیە چی بووە کە ئێوەی هەنداوە بچن و چیتان کردو ئەنجامی ئەو سەردانتان بەڵام پێشتر جەنابەت باس لەوە کرد کە حەشدی تورکمانی لەلایەن حەشدی شعبیەوە کۆڵێ پڕچەگەکرێ و دائەمەزرێ پێت وان نییە پڕچەکردنی هێزی حەشدی تورکمانی یا گەنجی تورکمانی هی ئەوە بێ کە بەوە حەشدی شعبی بێ شەڕی کوردیان پێ بکە و ئەم شەڕکردنە لە کۆڵی خۆی بکاتەوە؟ بەڵێ نەمانی داعش لە عێراقا بەگشتی کورد ئەبێ ئاگادار بکاتەوە کە داعش نەماو کۆتایی پێهات دەسەڵاتدارانی کورد ئەبێ زۆر وریابن و مامەڵەکانیان بگۆڕن و توند و تۆڵ بن خۆیان لەو مەترسیە بپارێزن کە دووبارە دوای داعش دەستمان بچێ بە یەخەی حەشدی شعبیە و شەڕەکە خوێناوی تر بێ و ببێتە هۆی ئەوەی کە ناوچەکە لە دوای داعش هەم شەڕێکی تر دروست ببێ بۆیە ئەوش جێی مەترسیە بەڕاستی لە هیچ لایەکە لە هەر لایەکە جێی مەترسی نەبێ لە قەزای دووزا جێی مەترسیەکە لە دوای نەمانی داعش کورد و حەشدی شعبی لە ناوچەکە ڕوبەڕووی شەڕێکی یەکجا سەخت بنەوە بەڵام ئێمە هەوڵمان داوە ڕێگری لەو مەترسیە بکەین و ئەو مەترسیە بڕوێنینەوە و هەر ئەوەش وای لێمان کرد کە لە چەند مانگی ڕابردووە
پێکاتەکانی قەزای خورمات و مەترسی ئەوەیان ئەکرد کە دووبارە یاخود سێبارە شەڕی کورد و حەشدی شعبی دروست بێ لە ناوچەکە سەنگەریان ساز ئەدا تورکمانەکان و خۆیان تونند و تۆڵ ئەکرد و خوڕوقاتی ئەمنیان ئەنجام ئەدا هەمووی تۆمارە لە بەردەستمایە لە دوای ئەو ڕێکەوتنەی کە لە 27 چواری 2016ش ئەنجام دراوە کە کۆتایی بە دیاردەی چەکداری و کۆتایی بەوە بە شەڕ و بە ئەوە بێکە لە ناو شارە هێزی چەکدار بوونی هەبێ لە دوای ئەو ڕێکەوتنەش کە ڕێکەوتنەکە لە نۆ خاڵا خۆی ئەگرێتەوە هێشتا پێچێ هەشت خاڵی جێبەجێ نەکرابێ یەک خاڵی جێبەجێ کرابێ ئەویش دامەزراندنی هێزێکی مشتەرەکە هێزێکی هاوبەش لە پێشمەرگە و لە حەشدی شعبی کە ئێستا ئەو هێزە هەیە بەڵام هێزێکی هۆکاری چیە ڕێکەوتنە وەکوڵێنە چۆتە بواری جێبەجێکردنەوە هۆکارەکەی ئەو کەسی کە پێشێلی ڕێکەوتنەکە هەر لایەنی تورکمانی پێکاتەی تورکمانی بەرپرسی یەکەمە لە جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکان باشە لایەنی تورکمانی لە ڕووی ژمارە و پێگاتەیەوە زۆرە ئاوا بۆ زاڵ بۆ بەسەر ناوچەکەیان هۆکارەکەی چیە کە دەست درێژیەکان هەر ئەوانن پێشێلکردنی ڕێکەوتنەکان هەر ئەوانن وە گوێنەدان بە ڕێکەوتنەکانیش هەر بۆن لایەنی ئەوان زیاتر قەزای دووز و دەوروبەری ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 190,000 کەسە ئەم 190,000 کەسە نزیکەی 70,000 کەسی کووردە کەوابوو کورد لایەنێکی زۆر و باشە لە ناوچەکە هۆکارەکەی کەمبوونی نییە هۆکارەکەی غیابی دەسەڵاتی کوردیە دووبارە ئەگەڕێنەوە بە ئەو بابەتە و هەروەها لە داخلی قەزای خورماتووە زۆرینەی دانیشتوانی داخلی قەزاکە کوردن زۆرینەی دانیشتوانی قەزاکە کوردن بۆیە بەڵام لە هەمان کاتە کورد زۆر پشتگوێ خراوە لەلایەن حکوومەتی عێراقەوە دووس خورماتووە چەند پێگاتەی نەتەوەیمانەیە بۆ من ئەمە کورد و تورکمانی پێگاتەکانی تر کامانن کورد و تورکمان و عەرەبن عەرەب لە داخلی قەزا کەمینەیە تقریبا هەفتەیە بەڵام دەرەجەیەک کووردە دووەم تورکمانە اینجا عەرەب لە ناو قەزا تورکمانەکانیش هاوشێوەی کوردەکان عەرەبەکانیش دەچەوسێنەوە یان هەر تورکمان بەس مەترسیە بۆ سەر کورد تورکمان مەترسیە یەکەم جا مەترسیە بۆ سەر عەرەب چونکە تورکمان لە دوای نەمانی داعش هەوڵی تۆڵەسەندنەوەیدا چونکە ئەو ناوچانەی کە داعشی لێبوون زۆربەی ناوچە عەرەبی نشینەکان بوون بۆیە دوای پاش نەمانی داعش لایەنی تورکمانی هەستا بە ئۆپراسیۆنێک دژ بە عەرەبەکان تەنانەت ئێستا ژمارەیەکی زۆر کەم عەرەب لە داخلی قەزا ماوە لە چوار دەوری قەزا سەرجەم دێهاتەکانیان کە نزیکەی 50 دێیە ئەم 50 دێیە هەمووی چۆڵە و هیچ هەوڵێکیش نەدراوە بۆ گەڕانەوەیان و هیچ زەمینە خۆشی و ئەوانشە نییە بۆ گەڕانەوەی عەرەبەکان و تەنانەت تورکمانی سونەش یعنی حەشدی تورکمانی و حەشدی شعبی لە ناوچەکە بەو هەموو هێزانەی کە لەژێر حەشدی شعبیا کۆبنەوە بە دەرەجەیەک خوڕوقاتی ئەمنی پێشێلکاری ئەمنی بەرامبەر تورکمانی سونەش ئەنجامەدەن و بەرامبەر عەرەبیش ئەنجامەدەن و پاشان بەرامبەر کورد ئێستا ململانیەکان زیاتر لە نێوان کورد و تورکمانایە چونکە پێکاتەی عەرەبی لە ناوچەکە بەرەو لاوەزبوون ئەڕوا و زۆربەیان دەربەدەر بوون و ئاوارە بوون ئەوانش کەما بوونەوە لە گەڕەکی عەسکەریە زۆربەیان بۆ ناوچەکانی تر ڕۆیشتن بۆ ئەوەی لە مەترسیەکانی حەشدی شعبی بەدوور بن بەڵام ئێستا ململانیەکە لە واقعی ئێستادا تەنها لە نێوان پێکاتەی کوردی و پێکاتەی تورکمانیە و وەکو باسیشمان کرد دەستی دەرەکی ئیقلیمی و سیاسەتی دەرەکی لە پشتەوەیە بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و بۆ تێکدانی ئەمنیەت و ئاسایشی قەزاکە و هەروەها ئێمە ئەو مەترسیانەی کە ڕوویدا وەکو باسم کرد خەڵکی مەترسی ئەوەیە کرد سێبارە شەڕێک دروست بێت شەڕێکی خوێناوی لە قەزاکە ئێمە لیژنەی یەکریزی و ئاشتەوایی عەشیرەتی داودە هەیە کە لە مەنتیقەکایە پێشینیارمان کرد کە ئەبێ
وەفدێک تەشکیل بکرێ بۆ سەردانی مەرجەعی باڵای شیعەکان و بۆ گفتوگۆکردن سەبارەت بە قەزاکە و بۆ گەیاندنی ڕاستیەکان لە ئەم هەوڵەتان لە چێوە سەرچاوی بیرۆکەی کێبوو و بەنیاز بوون چی بکەن داواکاریتان چی بووە چۆن کەسایەتی و مەرجەعی باڵای شیعەکانتان بینی؟ بەڵێ من لە لیژنەی یەکریزی و ئاشتەوای عەشیرەتی داوودە هەرساین لە یەکێ لە مزگەوتەکانە لە تەموزی ڕابردووە ساڵی ڕابردووە کۆمەڵێک کەسایەتی شارمان بانگ گێش کرد و لەو دانشنە بە ئامادەبوونی دەستگا ئیعلامیەکان ئەومان ڕاگەیان کە ئەبێ لیژنەیەک پێک بێ لەلایەنی کوردی لە هەموو عەشیرەتەکان لە هەموو کەسایەتیەکان نوێنەری هەموو لایەن و ئەوانەی تیابێ سەرەتا عەشایری لایەن عەشایریەکانی تیابێ بۆ ئەوەی گفتوگۆ بکەین لەگەڵ لایەنی بەرامبەرە هەوڵ دەین ئاشتی کۆمەڵایەتی و نیشتیمانی بەرقەرار بێ لە ناوچەکە و دووبارە شەڕ و ناکۆکی ڕوونەدا ئەو بوو دوا بەدوای ئەو دانشنەوە ئەو بڕیارە ئێمە وەفدێکمان تەشکیل کرد وەفدەکەش لە زۆربەی عەشیرەتەکانی ناوچەکە لە زانایانی ئاینی لە کەسایەتی یاسایی لە کەسایەتی کۆمەڵایەتی هەموو ئەو بابەتانە داوامان کرد لە ڕێگای حیزبی داعوەوە لە ڕێگای حیزبی داعوە لە قەزاکە کە سەردانێکمان بۆ وەرگرێت بۆ سەردانیکردنی مەرجەعی باڵای شیعەکان هەر نەبێت چاومان بە وەکیلی عەلی سیستانی بکەوێ ئەوە بوو لە مانگی دووی ڕابردووە سەردانەکەمان کرد سەردانەکەشمان دوو ڕۆژی خایان چاومان کرد بە وەکیلی عەلی سیستانی و دانیشتنمان لەگەڵ یاساز کرد و بە ڕاشکاوانە ڕووداوەکانمان گەیان چونکە لایەنی تورکمانی چەند ساڵە ڕووداوەکان ئەشێوێنێ لەوێ و بە شێوەیەکی تر ئەیگەیەنێ لە بەرژەوەندی خۆیان ئەیگەیەنێ وای پیشان داوە کە کورد دەست پێشخەرە بۆ شەڕ و ئاژاوە و کوشتن و بڕین و اختیالات و ئیرهاب تەنانەت ئیرهاب و ئەوانشیان داوەتە پاڵی لایەن و پێکاتەی کوردی بەڵام ئێمە هەوڵماندا ئەو بۆ چوونانە ڕاستکەینەوە و هەر لەوێدا وەکیلی سیستانی کە هەم وتەبێژە بە ناوی عەلی سیستانی و لە مینبەری حوسەینیەی کەربەلا لەوێ داوای لێمان کرد کە چی لایەنێک زیاتر خوڕوقاتی ئەمنی ئەنجام ئەدا لە ناوچەکە منیش بە ڕاشکاوانە ئێوە وەکو کورد وەکو عەشیرەتەکانی کورد سەردانتان کریان وەکو هەموو پێکاتەکانی شارەکە وەکو سەرەتا وەکو عەشیرەتەکان کەسایەتی کۆمەڵایەتی سەردانی ئەوێتان کردە یەک جار کردمان لە سەرەتاوە ینی پاش ئەوەی کە ڕۆیشتین داوامان کرد وەفدێکی ئەوان بێ سەردانی قەزاکە بکە ئەوە بوو وەکیلی سیستانی هەر لە ناو دانشنەکە داوای لە ئەوانەی دەوروبەری خۆی کرد کە ئەبێ بە زووترین کات وەفدێک تەشکیل بکرێ و سەردانی قەزای دووز بکرێ و ڕووداوەکان بە چاوی خۆتان ببینن دوای هاتنەوەمان دوای 3 ڕۆژ لە یان 4 ڕۆژ لە هاتنەوەمان وەفدێکی ئەوانیش سەردانی قەزاکەیان کرد دانشتێکمان کرد لەگەڵ یانە لە بینایی قایمەتی قەزای خوڕماتوو بە ئامادەبوونی هەموو لایەنە سیاسیەکان لایەنە کوردیەکان با بڵێین بەس لایەنی کوردی بەیەکەوە دانیشتین چونکە ئەوان داوایان کرد ئەبێ دانشنەکان بەجیا بکرێ جارێ ئەو وەفدە شیعەیەی لە کەربەلاوە هات وا بڕیاریدا بوو کە سەرەتا لەگەڵ ئێمە دانیشێت پاش ئەوەی لەگەڵ ئێمە دانیشت بڕوا لەگەڵ پێکاتەکانی تورکمانە دابنیشێ دانش لەگەڵ ئێمە پێشوازێکی گەرمان کرد و ئەوان وا تیانیان گەیاندە بوو کە کورد پێشوازی ناکا و ناوچە کوردیەکان ئارام نییە و مەترسیە بۆ شیعە و هەتا داوایان کرده بوو کە نەچن سەردانی ناوچە کوردیەکان نەکەن منیش ئەو بۆ چونانەم لایەن بە درۆخستەوە ڕەواندەوە کە بە عەکسەوە کورد لەگەڵ ئاشتیایە دەست پێشخەرە بۆ ئاشتی و ئێمە دەستی ئاشتیمان درێژ کردووە هیچ کاتێ ئێمە دەست پێشخەر نەبووینە بۆ هەموو دیاردەیەکی قێزەوەنیان خەرقێکی ئەمنی و ئەوانە بۆیە هاتن پێشوازی گەرم کران دانشتێک ماکرد ناو دانشنەکە داوایان لە ئێمە کرد لە لایەنە سیاسیەکان کرد کە لیژنەیەک پێک بێت جێ خۆشحاڵیە کە ئەو داوای کرد وتی کێ بڕیار بەدەستە هەر شتێ بڵین بڕیارەکانمان جێبەجێ ئەکا مولزەم ئەبێ لایەنە سیاسیەکان هەمویان دەستیان هەڵبڕی کە ئەوان ئەتوانن مولزەم بن بە بڕیارەکانەوە ئەمە جێ خۆشحاڵیە و مای ئەوەیە کە لایەنە کوردیەکان لە قەزاکەدا هەمویان یەکن یەکگرتوون و بەرامبەر هەموو ڕووداوێک ئەوان یەک هەڵوێستیانەیە
بۆیە داوایشی کرد لیژنەیەک پێک بێ بۆ مفاوەزات و دانوستان لەگەڵ لایەنی تورکمانیا هەر لە ناو دانیشتنەکە ئێمە لیژنەکەمان پێکهێنا لە لایەنی سیاسی نوێنەری حزبە سیاسیەکان لایەنی مەجلیسی قەزا لایەنی ئیداری وەکو قایمقامی شار و لایەنی وەقفی سونی و مامۆسایانی ئاینی و کەسایەتی یاسایی و کەسایەتی کۆمەڵایەتی هەموو لە هەموو پێکاتەکان لیژنەیەک پێکێنرا و ناوەکانیان درا بەدەستی وەفدەکەوە و بۆ ئەوەی ئەو بۆچوونەی کە لای ئەوان دروست کرابوو لە ڕێگای پەیوەندیکردنەوە لە ڕێگای تەلەفۆنەوە پێیان وترابوو کە ناوچە کوردیەکان مەترسیە بۆ ئێوە مەڕۆن ئێمە بۆ ئەوی بیسەلمێنین کە مەترسی نییە هەر بە پێ بە جادە بە گەڕەکە کوردیەکانە بردیانمان بۆ یەکێ لە مزگەوتە کوردیەکان لەوێ نوێژی جەماعەتمان کرد و ئەوەش بۆ مای جێی خۆشحاڵیان وای کرد کە مەرجعی باڵای شیعەکان بۆچوونێکی تری هەبێ بەرامبەر کورد و ئەو بۆچی لە نێو ئەم هەموو دەستگا پەیوەندیداریا لایەنە پەیوەندیدارەکان حکومی و حیزبی بەتایبەت ئەوانەی کە نزیکن لە قەزاکەوە ئێوە لایەنی شیعەتان هەڵبژات چوونە سەردانی مەرجعی شیعەکان هۆکاری چی بوو؟ ئەوان لایەنی تورکمانی زۆربەیان لە قەزاکە شیعە مەذهبن بڵێ و زۆر گوێڕایەڵی مەرجعی باڵای شیعەکانن ئەو ناکۆکی کە سەرەتا باسمان کرد تا چەند پەیوەندی بە سونەبوونی کورد و شیعەبوونی تورکمانەکانەوە هەیە ئایا ئەوەش کاریگەری هەیە لە ناکۆکیە کاریگەریە زۆری هەیە بێگومان لایەنی تورکمانی هەم فکرەی یان نەتەوەییەوە بیرروبۆچوونی نەتەوەییەوە هەم مەذهبیەوە بۆیە ئەوە وای کرد مەترسیەکە زیاتر بکە مەترسیەکان لەوەدا بووکە دوو جەمسەری لە خۆگرت بوو کێشەکە هەم نەتەوەی هەم مەذهبی و هەروەها لایەنی کوردی وەکو درێژە بدەینە باسەکە لە دوای ئەوەی کە ئەو وەفدە هات لەگەڵ تورکمانەکانیشا دانیشت بوو دوای ئێمە لە دوای دانیشتنی ئێمە چوو لەگەڵ پێکاتەی تورکمانیا دانیشت بوو داوای کردبوو کە لیژنە دروستکەن ئەوان نەیانتوانی بوو لە ناو دانیشتنەکە لیژنە دروستکەن داوای مۆڵەتیان کردبوو کە چەند ڕۆژێ چاوەڕوانیان بکەن دوای 15 ڕۆژ وەکو لە کەربەلاوە ئاگادار ئەکرامەوە دوای 15 ڕۆژ ئەوان اینجا توانیان وەفدێک تەشکیلکەن لیژنەیەک تەشکیل بکەن لە پێکاتەکانی خۆیان لە ناو تورکمانە دوای ئەوان چوون سەردانێکی کەربەلایان کرد لەو سەردانەدا بەداخەوە کۆمەڵێ زانیاری نادروست و ناڕاستیان گەیاندبوو بە مەرجعی باڵای شیعەکان وەکو چۆن بڵێ ئێمە بە درۆ بخرێنەوە لە سەردانی یەکەممانە کۆمەڵێ ڕاستی و حەقائیقمان گەیان ئەوان چوبوون ئەو ڕاستیانە بشێوێنن دووبارە تەنانەت لەم دوایە کە دیسانەوە بانگێش کراین بۆ کەربەلا ئەبوایە لایەنی تورکمانیش بەشدار بووایە بەڵام لایەنی تورکمانی ڕۆژێ بە لە سەردانەکەمان پێش ئەوەی سەردان بکەین عوزریان هێنایە و داوای تەئجیلیان کرد بەهۆی هەبوونی کێشەی ناوخۆیەوە بەڵام ئێمە هەر سوور بووین لەسەر ئەوەی کە بڕۆین وەفدێکی تر تەشکیل کرا لەسەر داوای وەفدە شیعەکە دووهەم جار کە بە سەرۆکایەتی بەڕێز مەلاکەریم کە نوێنەری لایەنە سیاسیەکان بوو و بەرپرسی مەڵبەندی شانزەی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستانە دووبارە ڕۆیشتین کاتێک ڕۆیشتین جیاوازی هەبوو لەگەڵ سەردانی یەکەممانە سەردانی یەکەم بەس گوێیان بۆمانە گرت هەر قسەیەکمان بکردایە گوێیان بۆمان ئەگرت بەڵام سەردانی دووهەم هەموو ڕاستیەکانمان ئەخستە ڕوو هەستمانە کرد لە ناو قسەکانی ئێمەدا وەڵامێکیان هەیە بۆ لەبەرەوە ئەو سەردانەی تورکمانەکانە وای کردبوو کە دیسانەوە گومان بخاتە دڵی مەرجعی باڵای شیعەکانەوە تەنانەت یەکێ لە زانیاریە ناڕاستەکانیان ئەوە بوو کە بە ژمارە ینی 1300 هاوڵاتی تورکمان بە تۆمەت خراب و بەسەر کورد کە گوایە کورد لە 2003ەوە 1300 هاوڵاتی تورکمانی کوشتووە و لە ناومەوەسا ئەنجامی ئەم سەردانانتان بۆ لای مەرجعی باڵای شیعەکان چ بەرهەمێکی لێکەوتەوە ئایا بەرهەمێکی باشی هەبوو یام هەر سەردانێک بوو وەکو لە قسەکانتان وەکو لە پشتگوێیان خستن و هیچ سوودێکی نەوە بۆ کورد و بۆ ناوچەکە بەڵێ بەرهەمی سەردانەکان بە ئومێدین بەرەو باشی بڕوا هەرچەند وەکوتم لایەنە تورکمانیەکان پەرتەوازن خۆیان ناویەکە یەک نین یەک بۆچوون نین یەک ئاراستە نین بەڵام لە هەمان کاتیشە مەرجعی باڵای شیعەکان بەردەوام لە هەوڵایە لەگەڵیانە من ئەمڕۆ پێش ئەوەی بێم پەیوەندیم کردە
کەربەلاوە و نوێنەری وەکیلەکەی سیستانی لەگەڵ ئەوە قسەم کرد کە ئەو هەواری ئەوەی پێمدا کە لە هەفتەی داهاتووە دیسانەوە وەفدێکی شیعە دێ سەردانی قەزای دووز ئەکا دانیشتن لەگەڵ هەردوو لایەنە ئەکا و لیژنەیەک دانراوە یعنی یەکێک لە بەرهەمی سەردانەکانمان ئەوەیە لیژنەیەک تایبەت لە کەربەلاوە دانراوە بۆ نێوانگیری هەردوولاوە بۆ سازدانی گفتوگۆ و دانوستان لە نێوان هەردوولاوە بۆ مراقەبەکردنی ڕووداوەکان چونکە ئێمە بەردەوام ڕۆژانە هەرچەند ئێستا لە دوای سەردانەکانمان خوڕوقاتی ئەمنی کەمتر بووە یعنی ئەو یەکێکە لە بەرهەمی سەردانەکان خوڕوقاتی ئەمنی کەمتر بووە لایەنی تورکمانی هەست بە لاوازەیەکی خۆی ئەکا بۆ لەبەر ئەوە هەست ئەکا کە لە مەولا مەرجعی باڵای شیعەکان گوێ لە کوردیش ئەگرێ ئەمە نەقسێکە کەمیەکە بۆ لایەنی تورکمانی بەڵام ئێمە بەردەوام هەر خەرقێکی ئەمنی ڕووبدا ئێمە کەربەلای لێ ئاگدارەکەینەوە بۆیە ئەمە خۆی لە خۆیان جێی ئومێدە و جێی ئەوەیە کە ئێمە ئومێد بکەین لە مەولا لە پێکاتەی تورکمانی ملدا بنوێنێ بۆ گفتوگۆ و بۆ پابەتبوونی بە بڕیارەکانی مەرجعی باڵای شیعەکان. داواکاریەکانی ئێوە بە شێوەیەکی گشتی چی بوون بۆ مەرجعی باڵای شیعەکان ئەتانەویست چ شتێکتان بۆ چارەسەر بکە و چه داواکاریەکتان خستووە بەردەستیان؟ ئێمە داوای سەرەکیمان ئەوەیە ئەو هێزە لاوەکیانەی کە لە شارەکە هەیە ئەو هەموو هێزە ئەو هەموو نەوعە ئەو هەموو چەکدارە دیاردەی چەکداری نەمێنێ تەنانەت لەلایەنی کوردیشەوە ئەو دیاردە چەکداریە ئەبێتە مەترسی هەر کاتێک ڕووداوێکی نەخوازراوە بە بچووکترین شێوە ڕوو بدا ئەو دیاردە چەکداریە ئەی قۆزیێتەوە ڕووداوەکە گەورەترەکە بۆیە ئێمە داوامان ئەوەیە لە سەردانەکانمانە و ئێستاش پابندین پێوە و لەسەری سوورین ئەبێ دیاردەی چەکداری نەمێنێ و ئەبێ ئەو سەنگەرانەی ساز دراوە بۆ ڕووبە ڕووبوونەوە یعنی ساز دراوە بۆ ئەوەی لە داهاتووە ڕووبە ڕووبوونەوە دروست ببێ ئەو سەنگەرانە هەمووی لا ببرێ بۆ ئەوەی هاوڵاتیان هەست بە کەشێکی ئارام بکەن و هەست بە مەترسیەکان نەکەن و هەروەها پێکاتەی کوردی لە قەزاکە هەمیشە لەگەڵ ئاشتیایە لە هەردوو شەڕەکە کورد دەست پێشخەر نەبووە بۆیە ئەوان دەست پێشخەرن ئێمە داوامان کردووە لەلایەنی مەرجعی شیعەکان کە هەوڵ بدات لەگەڵ لایەنە تورکمانیەکانە دەست بۆ ئاشتی درێژکەن و لەگەڵ ئاشتیا بن و پێکەوەژیان قبولکەن و هەرگیز لەگەڵ شەڕ و ناکۆکییان نەبن و شتێکی ترکە داوامان ئەوەیە قەزای دووز خوڕماتوو تاکوی ئێستا لەلایەن لە ڕووی دامەزراندنەوە لایەنی کوردی زۆر ئیهمال کراوە لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ نمونە دامەزراندن لە سەتا شەستی تورکمانە ینی فەرمانبەرانی قەزای دووز خوڕماتوو لە سەتا شەستی تورکمانە لە سەتا پانزەی کووردە لە سەتا 21 عەرەبە ئەمە شارەکە بە شێوەیەکی گشتی بەدەست کێوەیە ئیدارەی شار قایمقامی شار بەدەستی کوردەوەیە بەڵام لە خوارەوە تو فەرمانبەرەکانت بۆ نمونە لە شورتە مرکزی شورتەی قەزای دووز خوڕماتوو پێکاتووە لە 600 پۆلیس لەم 600 پۆلیسە 52 پۆلیسمانەیە پێکاتووە لە 52 ئەفسەر لە 52 ئەفسەرە ئێمە 30 ئەفسەرمانەیە زۆر نامۆ بۆتەوە زۆر نامۆ بۆتەوە بۆیە بەڵێ فەرمووەڵسین بۆیە ئەمە واکە ینی لایەنی کوردی ئومێدی بەخۆی نەمێنێت لە قەزاکە تو لە 600 پۆلیسا 50 یاخود 93 لە 600 پۆلیسا 93 پۆلیسی کوردمانەیە لە 52 ئەفسەرە 30 ئەفسەری کوردمانەیە. بەڵێ مامەسا پێشتر جەنابێت ئاماژت بەوە کرد کە یەکەم خاڵتان لابردنی ئەم هەموو هێزە چەکدار و نازانم هەر یەکەو لە ژێر ناوێکە. سەرەتا باسمان لەوە کرد کە پێگاتەکانی شاری دووز خوڕماتوو جەنابتان فەرمووتان کە 3 پێگاتەیە کورد و عەرەب و تورکمان. بزانی چەند پێگاتەی چەکداری چەند هێزی چەکداری لە شارەکە هەیە و هەر یەکەیان بۆن لە ئاغایەک یان لە کەسایەتێکی خۆیەوە ئەمر و فەرمان وەرەگرێ. خۆی لە ڕووی یاساییەوە شورتەی مەحەلی بەرپرسی یەکەمە بۆ پاراستنی ئاسایشی شارەکە. بەڵام ئێستا جگە لە ئەو هێزە یاساییە بۆ نمونە لە ژێر حەشدی شەعبیە
حەشدی تورکمانی هەیەنی گەنجانی تورکمانی پرشەکراون سەرایە سەلام هەیە هێزی خۆراسانی هەیە قواتی بەدر هەیە هێزی بەدر هەیە هێزیەکەی سەر بە بەدرە عەسایب ئاهل الحەق هەیە هەموو ئەمانە و چەندان دیاردەی چەکداری تر کە پێنج فێرقەن لەژێر حەشدی شەعبیە لەژێر ئاڵای ئەوانە لەژێر ئاڵای حەشدی شەعبیە و تەنانەت وەکو ئاماژەشم پێی کرد ینی ماڵی کوردیان داگیر کردو و کوردیانە بە بارەگای خۆیان ئەمانسا ئەی کوردەکان هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ ئەوانیش تەنها یەک هێزی پێشمەرگەمانە یا لە نێو خۆمانە هەر لەوێژ دوو بەرەکین و بەڵێ خۆی هێزی پێشمەرگە لە دەرەوەی سنووری قەزاکەن بەڵام هێزێک هەیە هێزێکی زۆر کەمن لەگەڵ هێزێکی شیعە مەزهەبە کە لە نەجەفەوە هاتوون بە ناوی هێزی ئیمام عەلی قیتالی ئەو هێزە بە پێی ئەو ڕێکەوتنەی کە لە 24 2016 جێبەجێ کراوە لەو ئیتیفاقیە هاتووە کە ئەبێ هێزێکی مشتەرەکە هەبێ ئێستا لەو هێزە بڕێک لە پێشمەرگەکان هاوپێچ کراون لەگەڵ ئەو هێزە لە ناوچەکانی قەزاکە بوونیان هەیە جگە لەو هێزە کورد ئاسایشی هەیە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان ئاسایشی خۆی هەیە لە قەزاکە و بارەگایان هەیە لە گەڕەکە کوردیەکانە و هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستان ئاسایشی خۆی هەیە و بارەگای هەیە و جگە لەوانەش وەکو هێزی پێشمەرگە لە چواردەوری قەزاکە بارەگای خۆی هەیە بۆ هەر مەترسیەک خۆی داناوە لەوێدا بەڵام ئەوەی جێی نیگەرانیە ئەو دیاردە چەکداریە زۆرەیە کە لەلایەن پێکاتەی تورکمانیەوە قەزاکەی بەڕاستی ینی وێران کردووە و بەرەو مەترسی ئەیبا و ئەگەر ئاشتەوایی و ئەگەر دەستی خەیر دەستی ئاشتی درێژ نەکرێ و سەرکردایەتی سیاسی کوردیش تەداخلی وەزعەکەنەکە پێ ئەچێ وەزعەکە بەرەو خراپتر بڕوا بۆیە ئێمە وەکو دانیشتوانی قەزای خورمات و گلەیی و ڕەخنەی سەرەکیمان لە لایەنی کوردیە چونکە بۆ دەسەڵە وەفدێک لە کەربەلاوە سەردانی قەزا بکە بۆ وەفدێک لە لایەن سەرۆکایەتی هەرێمەوە سەردانی قەزای دووز نەکا لە کاتێکە وەفدێک تەشکیل کرا و سەردانی بەڕێز مەسعود بەرزانیان کرد و ڕووداوەکانی قەزاکەیان گەیان بە جەنابیان و ئەبوا لە وەڵامی ئەوەدا ئەویش وەفدێکی تەشکیل بکردایە سەردانی قەزاکەی بکردایە و ئێستاش ئێمە بە ئومێدین سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێتە وەڵام بۆ ئەو مەبەستە وەفدی تایبەت بنێرێ لیژنەی تایبەت دابین بکە بۆ ئەوەی پێکاتەی کوردی ئومێدێکی بۆ بگەڕێتەوە و هەست بە بوونی خۆی بکە هەست بە کیانی خۆی بکە و ئەو مێژووە پڕ لە سەروەری و تێکۆشانەی هەیەی بۆ پاراستنی قەزای خورمات و چەندان سەدان کەسی لە پێناوی قەزاکەدا بە قوربانی داوە هەمووی بە هەدەر نەچێ و نەکەوێتە دەستی کەسانێکی تر ئەم هەموو هێزە چەکدارە ئەم هەموو پێگاتە جیاوازی کە لە شارەکە خۆیان ئەنوێن وە کۆڵی خۆیان نمایشەکەن تا چەند دەستی ئاوەدانیان بۆ شارەکەی ناوە من حەوهەشت فیرقەم ژمار لەژێر ئاڵای حەشدی شەعبی و لە ژەهی کووردە ئەگە هەر یەکی پرۆژەیەکیشان بۆ شارەکە کردبێ ئەبوایە ئێسەم شارە بەهەشتێک بواە ئایا بواە یانە لە وێرانکاری زیاتری چیان نەکردووە بەڵێ مامەسا من پێم خۆشە بزانم ئەو مەترسیانەی کە بەهۆی ئەم هێزانەوە هەم هێزی دووبەرەکی نێو ماڵی کورد خۆی هەم هێزەکانی تر ئەو مەترسیانی ڕوبەڕووی کورد ئەبنەوە لەم شارە لە داهاتووە کامانە جەنابتان چ مەترسیەکە بینن کە ڕوبەڕووی کورد ببێتەوە مەترسی سەرەتا گەورەتری مەترسی ئەوەیە ئێمە باس لەوەکەین قەزای دووز خورمات و قەزایەکی کوردستانیە ئەکەوێتە سنووری جوگرافیای کوردستانەوە و ئەکەوێتە سنووری مادەی 140ەوە ئێمە مەترسیمان ئەوەیە ئەم قەزایە بە ئاراسەیەکی ترا ببرێ بە پێی سیاسەتێکی نائادیلانە و سیاسەتێکی دەرەکی هەوڵی ئەوە بدرێ کە قەزاکە لە باوەشی خاکی کوردستان دەربکرێ و ئەمە یەکەم دووهەم مەترسی ئەوەمان هەیە کە شەڕی ناوخۆیی ڕووبدا لە ناوچەکەدا ئەوە خۆی بۆ خۆی کێشەیەکی گەورەیە چونکە ئێمە ئەگەر بمانەوێت بە ئارامی بژین
و لە جێوێکی ئارامە بژین ئەبێ هەموو مەترسیەک بڕوێنینەوە کە ئەبێتە هۆی تێکدانی باری ئەمنی و ڕێگە چارە بۆ ئەوەش نێشتنی ئەو دیاردە چەکداریانەیە لە قەزاکە بۆیە ئێمە وا پیانی وا مەترسی وا ئەکەین کە لە دوای نەمانی داعش بەپێی ئەوەی کە قەزای دووسخورمات و هێڵی تەماسە لەگەڵ بەغدادا و دوا سنووری خاکی کوردستانە شەڕەکە یەقەی ئێمە بگرێ چونکە لە ڕابردووشە لە سەردەمی بەعسا سەرەتا هەموو شەڕەکان هەموو کێشەکان لەگەڵ قەزای دووز و دەوروبەر و دێهاتە کوردیەکانی دەوروبەری قەزاکە ڕووی ئەدا بۆیە ئێمەش مەترسی ئەومان هەیە کە دووبارە بەهۆی ئەوەی کە هێڵی تەماسە قەزاکەمان ڕوبەڕووی ناکۆکی و ململانەی سیاسی و ڕوبەڕووی ئاراستەیەکی خراپە بڕە کە ئومێد دەکەین ئینشاءالله وا نەبێ و ئەم هەوڵانە ئەو وەفدانە کە ڕۆیشتن و دێن ئەو گفتوگۆیەی کە پێشینار کراوە دانوستانە نیشتیمانی کە خراوەتە ڕوو ومێ دەکەین سەر بگرێ و سەرکردایەتی سیاسیش تەداخل بکە بۆ نمونە ئەگەر ئەو لیژنەیەی کە لە کەربەلاوە دێت و سەردانی قەزاعەکە ئەگەر سەرکردایەتی سیاسیش لیژنەیەک دابنێ بۆ پەیوەندیکردن لەگەڵ ئەو لیژنا و مراقەبەکردن و چاودێریکردنی ڕووداوەکانی قەزاکە ئەو کاتە ئومێدەکان زیاتر بەرە و ئاراسەیەکی باشتر ئەڕوا و مەترسی ئەوەشەکرێ چۆن قەزا ئامردی کرا بە قەزا هەوڵ بدرێ لە ناکاوێکە بەرنامە ڕێژی بۆ ئەوە کراوەیانی ئێستا پرۆژەی ئەوەیشیان هەیە بیرۆکەی ئەوەشیان هەیە کە دووز بکەن بە پارێزگا ئەمەش خۆی بۆ خۆی خەرقی دەستوری عێراقیە. مامۆستا گەنجی کوردیام بۆ کەسایەتی کوردمان هەیە بوو بێتە ئەندام لە فرقەکانی ژێر دەسەڵاتی حەشدی شعبی یا هەوڵیان داوە گەنجی کورد بکەن ئەندامی خۆیان هەوڵێک هەیە و چەندین گەنجیش خۆیان ناونووس کردووە گەنجی کورد بەڵێ بەڵام هەوڵەکان هێشتا فەرمینین و بارەگای فەرمیان نییە و موچە و چەکیان نییە تەنها هەر هەوڵێکە ناو بەناو تۆمارکردنی ناوە ئەوەش جێگەی خۆیەتی سەرکردایەتی سیاسی کورد تەداخولێکی سەریع و بەپەلە و ڕاستەوخۆ بکا لەو مەسەلا ئەو کێشەیە چارەسەرکە پێچێ سبەینێ ئەم حەشدی شعبێ کوردیە ببێتە کێشەیەک بۆ خۆمانیش بۆیە زوو بە زوو پێویستە چارەسەر بکرێت ئەو دەنگ و باس و هەواڵەی کە هەیە ئەو هەوڵەی کە هەیە لەلایەن هەندێ کەسایەتیەوە یاخود هەندێک کەسەوە چی لە ژێر باڵی حزبەکان نابنچی بە پێی پرۆژەی هەندێ لایەنی سیاسی تەوجیه کرابن پێویستە بە زووترین کات ئەو مەترسیێشە یاخود ئەو هەوڵە یاخود ئەو پرۆژەیە قسەی لەسەر بکرێت لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە. بەڵێ مامۆستا جەنابتان وەکو کەسایەتێکی ئاینی نێو شاری دووسخورمات وەکو ئەو لیژنەی کە سەردانی مەرجەعی باڵای شیعەکانتان کردەوە بۆ وەکوڵێ نەهێشتنی ئەم پشێوینە ئارامیە جەنابێت داهاتووی ئەم پشێوینە ئارامیە لە شارەکە چۆن ئەبینی و بەرەو کوێ ئەڕوە؟ بەڵێ ئێمە وەکو باسمان کرد ئومێ دەکەین بە ئاراسەیەکی باشا بڕوە بەڵام پێویستی بە هەوڵە هەوڵەکانش نەک تەنها لە ئێمە لە قەزاکە ئەبێ هەوڵێکی سەرەوە هەوڵی سەرەوە تەداخل بکات لەگەڵ هەوڵی ئێمە بۆ ڕوانەوەی هەموو مەترسیەکان بۆیە ئێمە هیچمان پێ ناکرێت بەبێ بڕیاری سەرەوە واتە ئەبێ هێزیەک لە پشتمان بێ ئەبێ دەسەڵاتی کوردی تەداخلی بەپەلە بکە لەگەڵ ئەو هەوڵانەی ئێمە کە ئەیدەین لە قەزاکەدا بەیەکەوە هەوڵەکان بدەین بۆی داهاتوویەکی باش ڕوبەڕووی قەزاکە و دانیشتوانی ببێتەوە. مامۆستایان کاتی بەرنامەکەم تەواو بووە شتێک نەمان پرسی بێ پێویستە جەنابێت ئاماژەی پێ بکەی بیکەینە کۆتاپەیامی بەڕێزت. ئێمە لە کۆتاپەیامە داوا لە هاوڵاتیانی قەزای دووسخورماتووەکەم ئێمە وەکو لایەنی کوردی پێکاتەی کوردی لە مێژەوە لەگەڵ ئاشتیین و ئێستاش دەستی ئاشتیمان درێژ کردووە داواکەم لە هاوڵاتیانی کورد بە هەموو لایەکەوە پابند بن بە ئاشتیەوە و چاوەڕوانی بەرهەمەکانی سەردانەکان بکەن و ئومێد دەکەین بە ئاراسەیەکی باشا بڕوا و داوا لە گەنجانی کوردەکەم لەو ناوچەیە ئەوان وەکو دەست پێشخەر نەبوونە ئێستاش دەست پێشخەر نەبن هەر وەکو کە جێی خۆشحاڵیە ینی لە چەند ڕۆژی ڕابردووە
گەنجێک هەیە لە قەزاکە بە ناوی کاگۆران گۆرانی گەوهەر مەشهورە ڕوومانە کرا بە ماڵەکەیەوە بۆ ئەوەی کە ئەو دەست پێشخەریەی کراوە لەلایەن کوردەوە بۆ ئەوەی ئەوە سەرکەوتوو بێ دەست پێشخەری ئاشتی کراوە لەبەر ئەوە بۆ بەرژەوەندی گشتی وازی لە مافی خۆی هێنا و ڕوبەڕووی ینی وەڵامێکی نەبوو ئەوە جێی دەستخۆشیە ئەوە نمونەیە بۆ هەموو گەنجی کورد بۆ هەموو پێکاتەی کوردی کە ئێمە هەمیشە لەگەڵ ئاشتیاین و هەر کاتێکیش بەلایەنی بەرامبەر لە هەوڵی ئەوەدا بێ ئاشتی بشێوێنێ ئێمە ئاشتی ناشێوێنین و لەگەڵ ئاشتی ئابین. زۆر سپاس بۆ بەڕێز زۆر سپاس بۆ ئامادەبوونی باس سپاس بۆ ئێوەش. بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.